بناوی خوا سلاو هاوڕیان دیسانەوە منی هاتماین لە خزمەتەوە بوو پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە خزمەتەوەم بوو پێشکەشکردنی ئەم ڤیدیۆی بارەزانم هەروەکو لە ساملەیینی ڤیدیۆکەیە دیارە لەم ڤیدیۆیەوە من ئەمەوێ دوو وێبسایتان پێ ئاشنا بکەم کە ئەیواتوانن لە هەردوو وێبسایتەکە بیتکۆین بەدەستبێنن بە شێوەی خۆڕایی واتە بێ بەرامبەر بەبێ ئەوەی هیچ بەڕاپارەیەک بدەن ئەتوانن لێرانە بیتکۆین بەدەستبێنن. هاوڕێیان سایتەکانی ئەمڕۆ یەکەمیان ڕاش بیتکۆینە و دووەمیشیان کلاین بیتسە. هەروەکو گوتم بە شێوەی خۆڕایی و بێ بەرامبەر ئێواتوانن لەم وێبسایتانە بیتکۆین بەدەستبێنن. بوو ناونووسین لەم وێبسایتانە هاوڕێیانم من دوو لینکم لە ژێرەم ڤیدیۆی داناوە لە دیسکریپشنی یوتیوب کاتێکە کلیک لەسەر لینکەکەیەکەن دێنە ئەو سەوحەیە لە ڕاستیە ناونووسین لە هەردوو وێبسایتەوە وەکو ئێکە من وێبسایتێکتان بۆ ناونووسینەکەم و ئێواتوانن بە هەمان شێوە لە وێبسایتی تریشە ناونووسین بکەن. کاتێکە کلیک لەسەر لینکەکەیەکەن کە من لە دیسکریپشنی یوتیوبەکەم داناوە دێنە سەر بەشی ساینەپ لێرانە کاتێک کلیک لەسەر ساینەپیەکەی هاوڕێیان لە یەکەم بۆشایە ناوێک بخۆتە نووسی هەر ناوێک بێت لە بوشایی دووەمە جیمەیل ئادرێسێکە نووسی وشایەکی نهێنی لە حروفێکی گەورە واتە کەپیتەل و حروفێکی گچکە واتە سمول و ناوێکیشە نووسی لێرانە ڕەگەزەکەت دیارەکەی وڵاتەکەی بە هەر عێراق بێت لێرانە دەی ئەدرسی بیتکۆینەکەت واتە بلاکچینەکەت لێرانە دانەی من پێشتر لە ڤیدیۆیەکە شەرحم کردووە کە چۆن نەتوانی ئەدرسی بیتکۆینەکەت لێرانە دانەی واتە ئەدرسی بلاکچینەکەت سابجانتەی پارەی بلاکچین یاخود هەمان حساب بانکی بلاکچین ئەگەر نازانم بڕن تەماشای ڤیدیۆی بکەن بۆ ئەوەی ئەدرسی بلاکچینەکەتان بینن لێرانە دانێن ئاسانە کاتێک کە بلاکچینەتەکەیەوە ئەچیتە سەر بەشە ڕێکوێست و حساب بانکیەکەت ئەدرسەکەت کۆپیەکەی و دینی لێرانە دانەی لێرانە ئەم بوشایەی پڕەکەی و دواتر لەسەر ڕجێستێر کلیکەکەی. هاوڕێیان چونکە من پێشتر ناونووسینم کردووە من یەکسەرە چمە ناو ئەکانتی خۆم لێرانە جیمەیلەکەم دانێم و هەروەها وشەی نهێنی بوشایەکەی پڕەکەم و لەسەر لاگین کلیکەکەم. هاوڕێیان کاتێکە کلیکم کرد ئەوە ئێستا من هاتمە ناو داشبۆرتی خۆم لەم وێبسایتە لە وێبسایتی ڕاش بیتکۆینە کارکردن هەروەکو وێبسایتەکانی تر هاوڕێیان لێرانە لە بەشی ئێرن بیتساتوانی بیتکۆین بەدەستبێنی هەروەکو دیارە بەشی فاوسێت هەیە کاتێک کلیک لەسەر فاوسێتیەکەی هاوڕێیان لێرانە هەروەکو بینن هەر چەند خولێک جارێک ئەتوانی بێ لێرانە کلایم بکەی و بیتکۆین بەدەستبێنی بوو نمونە لێرانە ئەم نووسینە زۆر درێژە ئەم نووسینەی لەو بوشایەی پڕەکەی چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوولەی تەنیشتە دایگرن بۆەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. دواتر کلایمەکەی هاوڕێیان هەروەکو بینن بڕێک لە ساتوشی بۆ من زیاد بوو لە لای چەپی وێبسایتەکە هەروەکو گوتم ئازیزان لێرانە بەشی فاوسێت چەند دەقە جارێک دەی لێرانە وابزانم دوو دەقە جارێکە دەی لێرانە کلایمەکەی و ساتوشی بەدەستێنی هەروەها بەشێکی تر ڤیزیت شۆرکات لینکە کاتێکە کلیک لەسەر ڤیزیت شۆرکات لینگیەکەی چەندین شۆرکات لینگت دەدەتێ کاتوانی لێرانەش بێی ساتوشی بەدەستبێنی کارکردن وەکو یەکە هاوڕێیان هەروەکو سایتەکانی تر من چەندین وێبسایتم هەروەکو ئەم وێبسایتە لە ناو چەنێلەکەیە داناوە کە ئێوە ئەتوانن لەم وێبسایتانەش باشداری بکەن و
و ساتوشی بەدەست بێنن بیتکوینی بەلاش بەدەست بێنن و هەروەها بەشێکی تر بەشی PTCاتسە هاوڕێیان کاتێکریک لەسەر PTCاتسیەکەی چەندین وێبسایتدا دەدەێت تۆ بە کلیکردن وێبسایتەکان لێرانە چاوەڕێیەکەی لێگەڕێت تا کاوشریتە شینای پڕە بێ بەلاوەڕام کاتێکە پڕ بوو لێرانە وێنە جیاوازەکەی هەلەبژێری و دواتر ئەو سەوحەیە قەپاتەکەی و لێرانە دیسانەوە بە ڕفرێشکردنی سەفەکە دیسانەوە لێرانە بیتکوینت بوو زیاتە بێ بەڵێ هەڕێم ئەو سێ بەشن و بەشی جۆبسیشەیە کاتێکلی لەسەر جۆبسیەکەی لێرانە چەندین کارت دەدەتێ بە پێی ئەو ڕێنمایە کە بە تو داوە یاخۆت ئەو کارانەی کە لە تو بیستی ئەتوانی بچی لێرانەش بیتکوین بەدەستبێنی زیاتر لەو سایتانە لە بەشی فاوسێت و لە بەشی PTCاتسا بیتکوین بەدەستێنم لەو دوو بەشەی سایتی تر هاوڕان باوچینە سەر سایتی تر کلاین بیتسە لێرانەش ناونووسینەکار وەکو وێکە بەڵام من نامنووسینم کردووە ئەچمانەو ئەکانتی خۆم بەڵێ هاوڕان لێرانەش هەروەکو سایتی ڕاش بیتکوینش سایتی کلاین بیتسیش لێرانە سێ بەشی هەیە کە تواتوانی لەو سێ بەشەی ساتوشی بەدەستبێنی پێویست ناکاتی تر دووبارە شەڕحکەم چونکە کارکردن هەروەکو وێکە بەڵێ عزیزان لەم دوو وێبسایتە شەتوانی بیتکوین بەدەستبێنی و بەشێکی تری گرنگ لەم وێبسایتەی کاتێککە بتوێ ئەو بیتکوینانە ڕابکێشە ناو والێتی بلاکچینت لێرانە لە بەشی بیدراو لە لای چەپی سایتەکە بیدراو هەیە هاوڕیان ئەو شریتە کەسکەیە بینن کاتێک کلیک لەسەرەکەی لێرانە پێتەرێت ئەبێت لە بەشی فاوسێتا لێرانە هەروەکە بینن 50 کلایمی بکەی ئەوجا بتوانی ئەو بیتکوینانە ڕابکێشە ناو والێتەکەت واتە لێرانە تەبی 50 کلاینی بکەی 50 جار لە بەشی فاوسێتا بەکاربینی ئەوجا بتوانی بیتکوینەکەت ڕابکێشی هەروەها لێرانەش لە کلاین بیتساش هاوڕیان کاتێکە ویدراوی لێدەی لێرانەش پێتەرێت تەبی 30 جار لە بەشی فاوسێتا کلایم بەکاربینی واتە کلایمی بکەی بۆ ئەوەی بتوانی بیتکوینەکەت ڕابکێشی لەم وێبسایتەی و هەروەها لە هەموو سایتەکان بەشێکی گرینگکەیە هاوڕێیان کە من هەموو جارێ تاکید لەسەر و بەشەیەکەمەوە ئەویش بەشی ڕێفرالسە کاتێک کلیک لەسەر ڕێفرالسیەکەی لێرانە هاوڕێیان لینکێک دەدەتێ ئەو لینکە لینکی تووە تو ئەتوانی بە پەخشکردنی ئەم لینکەی بدەی بە خزم و ئاشنا و دوست و هاوڕێیانت و کلیک لەسەر لینکەی بکەن و بێن ناونووسین لەم وێبسایتەی بکەن ئەو هاوڕێتەر چەند بیتکوین لەو سایتەی بەدەستبێنی 105 ئەتوو پاداشی وەرەگری لەم وێبسایتەی نەک بێت لە بیتکوینی ئەو کەسێکم کاتەوە بەشکمە و سایتە وەکو پاداش دەدەتێ و هەروەها لێرانەش هەر بەشی ڕێفرالس لێرانە شاوڕیانم لینکی تۆ هەر لە بەشی ڕێفرالسە لە سایتی دووەمە لێرانەش 100 پاداشت دەدەتێ هەروەکو لەسەرەوە دیارە بەڵێ هاوڕیانە خۆشەویست شتە گرنگەکانیشم لە نەمە ئەم وێبسایتە باس کرد هیوادارم ئێوە لەو دوو وێبسایتەش ناونووسین بکەن چونکە بێ بەرامبەر ئێوە لەم وێبسایتانەی ساتوشی بەدەستێنن و هیوادارم ئێوە زیاترین سوودکەن لەم وێبسایتانە سوپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆیی بوون ببورن کە ڤیدیۆەکەی کەمێک درێژ بووە بەڵام پێویست بوو شتە گرنگەکانیش لە ناو ئەو وێبسایتە بوتان باس بکەم هەر ڕەخنا پرسیار کامنتێک هەبوو لە ژێر ڤیدیۆیا بوون بنووسن لە یوتیوبە من بە چاوان جوابتانە دەمەوە و بە شەو ڕۆژ لە خزمەتێوەم تا ڤیدیۆیەکی تر سایتێکی تر و هەروەها فێرکاریەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ